جاكي سبورسي حكومة هرم كردستان كاين كوكا ونوتشوني هالكت المبين بوريزغا ودا الهرم كردستان و جين ميد جاشتوري هاتينا فكرن وجاشتوري مهمة وجاشتوري في هرم كردستان البوريزغا هوليري ودوكي وسليمانية ئێمە وەکو ینی دەرچوون ساڵێ چەند جارێک دەردەچوین ئەو ساڵیش بەنسبەت کۆرۆنە و کە ئەو وەزعی ئێستا مەلێ تێداینە بەڕاستی ینی تاسیری لە خەڵکەکەی کرد ئێستاش الحەمدولیلا وەزعەکە بەرەو باشی دەڕواتن ئێمە ڕوبەری زەیەکەمان پێکهاتووە لە هەشت دووەنم لە مانگی 3 بۆ 4 دەسەکەین بە شێڵانی دواتر دەسەکەین بە تۆکردنی ئیتر دوایەوە تا مانگی نزیکەی 6 بەرەبوومەکانمان دەرەچێت دێتە بازارەوە ئیتر بەپی پێویستی سەوزەکانە بڕین سەوزەکانیشمان کەوەر و کەرەوز و تەڕەتیزە و سڵق و توور و جەرجیر و ڕیحانەیە بە ئاوی بیر ئاوێدەین ئیتر ڕۆژانەش لە سەعات تقریبان 5 بۆ 6 بەیانی و دێنە سەر عیش هەتا وەکو نزیکەی 11 نیوەڕۆ ئەڕۆینە و دوانیۆڕوانیش هەمیزان دێینەوە تقريبا لساعات دو دەست پێکەینەوە هەتا مەغریب ئێمە ئەم سەوزەیە کە ئەکەین و بەرهەمی هێنین بە ئاوی بیراوەدرێ سەوزەیەکی جوان و ناسکە بەرهەمێنین لە منتیقەکانی شەیتانە هەروە بێتەوە ڕۆژانە سلێمانی داوامان لێەکەن ئێتر بە گوێرەی داواکارەکانیان بۆیانە بڕین ترچی لە سنووق بیا خوشلیف بێ بۆیان دەنێرین وەکو بە نسبەتی کاتی ئاودانی لە هاوینە ئەبێ بە فێنکی ئێواران یاخود بەیانیان هاویدەی بەڵام لەم کاتەیە دنیا فێنکی کردووە ئاودانی کەم بووەتەوە. Pero estas se las compré a una amiga que está un poco enferma porque me gustan los colores y me parece bonito el ramo, pero ya está. No sé, me gustan los tonos claritos, el morado, el rosita, me gustan. En casa no tenemos plantas porque tengo un gato que se come todo, así que nada. Esto es por una amiga que como estaba enfermita, que le acaban de operar, le queríamos dar un detalle, pero... No vende ahí, ahora sí, un poquito menos, se vende normal, pero no hay gente mucho. Sí hay gente, pero hay viernes, sábado y domingo. Hay lunes, martes, nada. Ahora gente hay de todo, por ejemplo, hay eucalipto, hay tulipán, hay nardo, margarita, lirio, rosa, de todo, mezclado. Hay planta interior, exterior, también.